سڵاوتان لەبێت سووەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی شەممە سەرەتا سەرزێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی ژینگەی خەڵکی شارۆچێ حەسەناوا لە شاری سنا، بەڕێوەچوونی ساڕۆژی گیانبەخکردنی ئاوات قادرپور لە بۆکان، گیانەدەستانی سێ کەس بەهۆی گازگرتووی لە هەرسین، کۆبوونەوەی کرێکارانی نەوت لە ناو شامەڵێتیەکانی باشوور ئێران، کوژران و برینزاربوونی سێ کەس لە تێکەڵشون لەگەڵ هێزەکانی ڕۆژین لە زاهیدان، سەپاندنی سزای زیندان بەسەر چوار چالاکی مەزەنی لە تەران، و گیانەدەستانی 65 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. درێژە هەواڵەکان. چالاکی ژینگەی خەڵکی شارۆچکە حەسەناوا لە شاری سنا. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی هەینی دەی مانگی سەرماوەز کۆمەڵێک لە ژینگە دۆستانی خەڵکی شارۆچکە حەسەناوای سنا لە بەرزایەکانی دۆروبەری و شارۆچکەیە چالاکی ژینگەیان ئەنجامدا. بەپێوە ڕاپۆرسە کۆمەڵێک لە ژینگە دۆستان بە چەندنی دنکی بەڕوو بادەم لە زاوێنی کێوی قەڵای حەسەناوا جەختیان لەسەر پاراستنی سروش کردەوە. بەشداربوونیەوە چالاکی هەروەها داوێنی و کێوەیان لە زبڵ و خاشە خاوێن کردەوە و داوێن لە خەڵکی کوردستان گرد ڕێز لە ژینگە بگرن، دارستانەکان نەبڕن و جەنگەڵ و مێرگەکان ئاگر نەدەن چاک و ژینگێکی پاک و تەندروست بۆ نەوەکانی داهاتوو بەجێ بمێنێت. بەڕێوەچوونی ساڕۆژی گیانبەختکردنی ئاوات قادرپور لە بۆکان. ڕۆژی هەینی دەی مانگی سەرماوەز مەراسمی ساڕۆژی گیانبەختکردنی ئاوات قادرپور لە قوربانیانی بزوستنەوەی ژینا لە گوندی مەڵالەری بۆکان بەڕێوەچوو. بەپێی راپۆرتەکان ئاوات قادرپور ڕۆژی نوێ سەرماوەزی 1401 لە ڕەوتی شۆڕشی ژنجیان ئازادی بە تەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار و پاش بەستەری بوون لە نەخۆشخانەیەکی ورمێ گیانی لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ڕۆژی هەینی بنەماڵی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی بۆکان لەسەر مەزاری کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. گیانەدەستانی سێ کەس بەهۆی گازگرتووی لە هەرسین. ڕۆژی پێنجشەممە نوێ سەرماوەزی 1402 لە گوندی چەمبەچانی شاری هەرسین سێ کەس بەهۆی گازگرتوویەوە گیانیان لەدەسا. لەم ڕووداوەدا سێ ئەندامی خێزانێک کە پیاوێک و دووژن بوون لە ئەنجامی هەڵمەژینی گازی مۆنۆکسۆدی کاربۆن گیانیان لەدەساوە. شانی باسەکە ماوەیەک لەبۆبەر بنەماڵێکی دیکە دانیشتوویە و شارە بەهۆی گازگرتوویەوە گیانیان لەدەستا بوو. ناڕوونی شارەنووسی حسێن محەممەدپور لە گرتووخانەی ڕژیم. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ شارەنووسی شارۆمەندێکی خەڵکی گوندی گەرگۆڵی خواروی سەر بە پیرانشار بە ناوی حسێن محەممەدپور لە گرتووخانەی سڵاتی نەغەدا بە ناڕوونی ماوەتەوە. بەیانی ڕۆژی سێشەممە 24 گەلاوێژی 1402 هەزەمنیەکانی ڕۆژیم لە پیرانشار هێرشیان کردە سەر ماڵی حسێن محەممەدپور و ناوبراویان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبەنەیارەکانی ڕۆژیم دەست بەسەر کرد. بە پێزانیاریەکان ئەو هاوڵاتیە لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتمە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵە بێبەش و بۆ ماوەی 25 ڕۆژ لە گرتووخانەی سڵاتی ورمێ ئەشکەنجە و ئازاردراوە. کۆبوونەوەی کرێکارانی نەوت لە ناو شامەڵێتیەکانی باشووری ئێران. ڕۆژی هەینی دەی مانگی سەرماوەز کرێکارانی ڕەسمی نەوت لە ناو شامەڵێتیەکانی باشووری ئێران لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕەپارەیەی کە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەمکراوە و کۆتایی هێنان با دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی بوون. کوژران و برینزاربوونی سێ کەس لە تێکەڵشون لەگەڵ هێزەکانی ڕۆژیم لە زاهیدان. شەوی پێنجشەممە نوێ سەرماوەزی 1402 هێزەکانی ڕۆژیم لەگەڵ گروپێکی چەکدار لە نێو شاری زاهیدان تێکەڵچوون و بۆ هۆیەوە سێ کەس کوژرا و بریندار بوون.
بە پێزانیاریەکان لە شارۆچکەی کەشاوەرزی شاری زاهیدان شەڕ و پێکزادان لە نێوان هێزەکانی ڕژیم و چەند چەکدارێک ڕوویداوە و بۆ هۆیەوە دوو کەس گیانیان لەدەستاوە و کەسێکی دیکەش بریندار بووە. جێگای ئاماژەکە هێشتا مێدیاکانی ڕژیم هیچ لێدوانێکیان لەسەر ئەو بابەتە بڵاو نەکردوێتەوە و هیچ گروپێکیش بەرپرسیارەتیە و شەڕێ لە ئەستۆ نەگرتووە. چوونە سەرەوەی نرخی شیری وشک و کەمبوونی لە بازاڕەکانی ئێران. وێڕای ڕەتکردنەوەی کەمبوونی شیری وشک لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامیەوە بەرپرسانی وەزارەتی بێهداشت ڕایان گەیاندووەکە بۆ ڕێگریکردن لە قاچاقی شیری وشکی منداڵان لەوە بەدواوە لە دەرمانخانەکان تەنیا بە نیشاندانی کارتی ملی شیری وشک دەفرۆشن. ئیدعاکانی ڕژیم لە حاڵێکدایە کە نرخی هەر قوتی شیری وشکی منداڵان لە سەدا 40 بەرز بووتەوە و لە بازاڕیشدا دەست ناکەوێت. بە وتەی هاوڵاتیان نرخی هەر قوتوویەک شیری وشک لە 40 و 50 هەزارەوە گەیشتووەتە 70 بۆ 80 هەزار تمەن. هەروەها نرخی هەر قوتی شیری وشکی خارجی لە 170 هەزارەوە بۆ 780 هەزار تمەن هەڵکشاوە و هەندێکیشیان لە 80 هەزارەوە بۆ 400 هەزار تمەن گران بووە. سەپاندنی سزای زیندان بەسەر 4 شالاکی مەزانی لە تاران. ڕۆژی پێنجشەممە 9 مانگی سەرماوەز 4 شالاکی مەدەنی خەڵکی تاران بەناوەکانی پەرست و معینی، زەهرا سەفایی، محەممەد مەسعود معینی و کامران ڕەزایفەر لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە هەر یەکە بە 5 ساڵ زیندانی تەعەزیری مەحکوم کراون. بە پێڕاپۆرتی هێرانە لە قی 26 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئەفشاری ئەو 4 شالاکە مەدەنیەی بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی گشتی بە 5 ساڵ زیندان مەحکوم کردووە. هەروەها تەیمور ڕەزاییان یەکێکی دیکە لە بەندکراوانی ئەو پەروەندەیە بە پێبژاردننی 50 ملیۆن تمەن سزای ماڵی مەحکوم کراوە. گواستنەوەی بەندکراوێکی مەحکوم بە ئەعدام بۆ بەندی کەرەنتینەی زیندانی ئێڤین. سوهەیل عەرەبی بەندکراوی سیاسی دوورخراو لە پەیامێکدا ڕایگەیاندووەکە عەلی ئەکبەر زەڕ بەندکراوی سیاسی ڕاگیرە و لە زیندانی ئێڤین بە مەبەستی جێبەجێکردنی حکومەکەی ڕەوانەی بەندی کەرەنتینە کراوە. بە پێزانیاریەکان عەلی ئەکبەر زەڕ بە تۆمەتەکانی بێڕێزی بە ڕێبەری، بێڕێزی بە پەیغەمبەری ئیسلام، ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی، تەبلیغ دژی نیزام و مەحارەبە و ئفسادولفیل ئەرز بە ئەعدام مەحکوم کراوە. شانی باسە ئەو بەندکراوە باوکی 2 منداڵی 4 ساڵان و دانیشتووی تارانە کە ماوەی 2 مانگە لا چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. گیانەدەستانی 65 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا. وەزارەتی بەهداشتی فەلەستین ڕۆژی هەینی دەی سەرماوەز ڕایگەیاند پاش تەوابوونی ئاگربەست بەهۆی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا 65 کەس گیانیان لەدەستاوە و دەیان کەسی دیکەش بریندار بوون. بە پێڕاپۆرتەکان ئەرتەشی ئیسرائیل دەیان شوێنی لەسەر پلانە نیزامیەکانی بۆ بردومانکردن دیاری کردووە و بەشێک لەو شوێنانە لە باشووری غەزە و لە ناوچەی خان یونس هەڵکەوتون. دەوڵەتی ئیسرائیل هۆشداری بە دانیشتوانی و ناوچەیە داوەکە بەرەو سنووری میسر یان ناوەندی غەزە کۆچ بکەن. لە هێرشەکانی ڕۆژی هەینی بۆ سەر خانوویەک لە ڕۆژهەڵاتی ڕەفاح 7 کەس گیانیان لەدەستاوە و 4 کەسی دیکەش لە هێرشی ئاسمانی بۆ سەر ئوردوگای بینا لە ناوەندی ڕەفاح کوژراون. دووە هەواڵ کوژران و برینداربوونی 25 کەس لە هێرشێکی چەکزاری لە وەستانی دیا لە عێراق. سەرۆکی وەزارەتی نێوخۆی عێراق ڕۆژی پێنجشەممە ڕایگەیاند لە هێرشێکی چەکزاری و تەقینەوەی مین لە وەستانی دیالە 12 کەس گیانیان لەدەستاوە و 13 کەسی دیکەش بریندار بوون. بە پێڕاپۆرتی وەزارەتی نێوخۆی عێراق سەرەتا مینێک با مینیبوسێکدا تەقیوەتەوە و دوجار گروپێکی چەکدار هێرشیان کردووەتە سەر سەرنشینانی مینیبوسەکە. لە ئاکامی ئەو هێرشەدا 25 کەس کوژرا و بریندار بوون. شانی باسەکە هێشتا هیچ گروپێک بەرپرسیارەتی ئەو هێرشە لە ئەستۆ نەگرتووە، بەڵام بەرپرسانی دەوڵەتی عێراق گروپی داعش بە ئەنجامدەری ئەو هێرشە دەزانن. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئەسوودەڕێت.